دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و گەڕانەوەی دەسەڵاتی حکوومەتی ناوەندی بە شێوەی کردارێکی بۆ ناوچە کێشە لەسەرەکان و دەست بە سەراگرتنی خاڵە سنووریەکان داوا لە سەرکرداتی سیاسی کورد دەکرێت پەنا بۆ بنەما دەستوریەکان ببات و دانووسان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی دەست پێ بکە بۆ چارەسەرکردنی کێشەکان و دوورخستنەوەی ئاگری شەڕ لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هیوادارم ئەم جارش ئەم هەڵە وەک هەڵەکانی تر بەسەر نەچێ بۆ ئەوەی هەمووی نەنێنەبانی ئەوشی کەماوە لە دەستی نەدەین باشتر وایە قیادەی سیاسی کورد پەنا بووە بۆ دانوستان و گفتوگۆ لەسەر بنەمای دەستوری عێراقی کە لایەنی کوردی خۆی لە 2005 دەنگی لەسەرداوە ئەبێ ئەوەش ئاماژش بۆ بکەین بەڕاستی ئەم دۆخە زۆر لەوە قوڵتر و گەورەترە کە ئێمە پێشبینیەکەین ئەمە جۆرێکە لە ئامەرەی ئەقلیمی و هەروەها چاوقوچانێکی نێودەوڵتیشە. بەڕای چاودێران ئێستا کورد لە نێو بەرداشی بەرژەوەندی وڵاتە زلهێزەکانی جیهانە و ئەمە جیا لەو مەترسیانەی کە وڵاتانی دراوسێ دروستیان کردووە هەر بۆیە دەوترێت کورد ئاسۆی سەرکەوتنەکانی یەخستنی نێوماڵی خۆیەتی و زمانی گفتوگۆ و دیالۆگیش بکات بە بنەمای کار لەگەڵ حکوومەتی ناوەندی. ئەمڕۆ دۆستێکی تر ڕوویداوە ئەوش لە دەستدانی ناوچە دابڕاوەکانە. بەڕای من چەند هۆکارێکەیە بۆ ئەمانە هۆکارێکی دەولی هەیە هۆکاری داخلی هۆکارە داخلیەکان دەگەڕێت بۆ نەبوونی یەکدەنگی لە نێوان حزبەکانی هەرێمی کوردستان داوای کردو کە ئەو ناوچان دەست بدەین هۆکارێکی دەولیشەیە موامەرێکی دەولی هەیە بەوەی کەوا دەبێت ئەو ناوچانە بەپێی دەستور بگەڕێتەوە سەر حکوومەتی عێراق و وەکای لەسەر بکاتەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە دانوستان بکات واتە بەپێی دەستور بتوانێت مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتی کوردستان تێدا بشەسپێنێت تاکە ڕێگاش بۆ ئەم مەبەستە تەنها دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقدا چونکە لەلایەکی ترەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکانی لەبیر نەچێ دەبێت پارێزگاریان لێ بکات و ئەو مافانش دیسانەوە دەبێت لە دەستوری عێراقدا بچەسپێنێت و پارێزگاری لێ بکات و دەکرێت بە دانوستان بێت لە ناوخۆشدا دەکرێت ئەم حکوومەتە ئەم سێ سەرۆکایەتی ئەپدەیت بکرێتەوە واتە گۆڕانکاری تێدا بکرێت چونکە ناکرێت بە هەمان بیر و بۆچون بە هەمان نەفەسەوە بە هەمان پلان و بە هەمان بەرنامەوە بڕۆنە بەغداد. لە ڕۆژی 16 ئۆکتۆبەرەوە حکوومەتی ناوەندی بە پرۆسەیەکی سەربازی گەڕایەوە ناوچە جێناکۆکەکان و ئەو ناوچانەی کە پێش پرۆسەی ئازادی عێراق بەدەست حکوومەتی بەعسەوە بوو ئەو هەنگاوی حکوومەتی ناوەندی کە لە ڕێگەی سوپا و حەشدی شەعبیەوە هاویشتی بووە مای مەترسی بۆ سەر ئەو ناوچانەش کە کورد لە ساڵی 1991 ئازادی کردوون وەک باسیش دەکرێت دوورخستنەوەی مەترسیەکانیش بەشەڕ ناکرێت و دانووسان ڕێگە چارەی گونجاوە لە قۆناغی ئەمڕۆدا. شاخوان محەممەد، کورسات نیوز، کەلار.